با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. بینرانی ئازیز لە ئەرکوێکن سڵاوی ئەمەتان لەبێ خۆشحاڵم کە ئەمڕۆ بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی ئێواری سلێمانیتان پێشکەشەکەم بە میوانداری شاعیر و نووسەری لاو کاک توانە فازیل کە ئەزمموی شعری خۆیمان بۆ باز دەکەم. سەرەتا ناوپەڕێکی کورت و ئەگەڕێمە وڵاتان. بەرهەمەکانی دۆلفینسی خوانەکانتان بەتامتر دەکات. دووبارە سڵاوتان لەبێ پێش ناوبڕەکە ئاماژەمان بەوە کرد کە ئەمڕۆ نووسەر و شاعری لاو کاک توانە فازیل لای ئێمە میوانە. کاک توانە سڵاوت لێبێ بەخێربێ. سپاس دەکەم. سڵاو لێەوە، سڵاو لە بینەرانی خۆشەویستان، سڵاو لە ستافە جوانەکەتان، سپاس بۆ میواندارەتان. سپاس بۆ تۆش. کاک توانە پێم خۆشە بزانم بۆچی زیاتر حەز ئەەکەی بە نووسەر بانگ بکرێت بناسرێت وەک لە شاعیر؟ پەیامی ئەو نووسینانی کە نووسیتە چییە؟ چی لە پشتەوەی ئەتەوێت چی بگەیەنیت لە ڕێی نووسینەکانتەوە؟ دووبارە سپاس بۆ میواندارەکەتان. سپاس بۆ ئامادە بوونیت. بێگومان ئەو هەر نووسەرێک هەر شاعیرێک کۆمەڵی پەیامگەلی هەیە کە بیگەێنن بە چواردەوت بە کۆمەلگا بە ئەو کەسانی کە مەبەستێتی. لە بواری نووسینیشدا با بڵێن توانای گەاندنی ئەو پەیامانە فراوانترە و ئەتوانیت بە جۆرەها شێواز ئەو پەیامانە بگەێنیت. بەڵام لە تێکستە تقریباً بابەتەکان سنووردارە و زۆر جار بۆی وەزن و قافیەی تێکستەکە تێک نەچێت، ناچاری دەستکاری مفهومەکە بکەیت. بەڵام لە نووسیندا مەجاڵەکان فراوانترە. لەبەرەوە من حەزەکەم ئەو پەیامانی کامە بۆ ئەوەی بە ڕێک و پێکتر بکات، حەزەکەم وەکو نووسەرێک دەرکەوم و لەو مەجالەشدا گرنگێکی زیاترم بە بابەتە نووسینەکان داوە، ئەوانەی کە بابەتی کۆمەڵایەتی و با بڵێن تێکست گەلێکن کە تەسەورەکەم پەیامەکان تیاندا شیکترن، جوانترن، معقولترن، هەدەف پێکترن. بەڵام بە تێکستدا با بڵێن تۆزێک پەیامەکان سنووردارن. بەڵێ هیچ شتێک لە بەردەستە بۆمان باسکەی لەو پەیامانە و نووسینانە پەیامەت چییە؟ زیاتر پێش بەرنامەکە باسمان کرد کە لە ڕێی کەسایەتیەکەوە کە خۆت قسەی لەگەڵا ئەەکەیت پەیامەکانت ئەگەیەنی بۆی ناوێکی دیاریکرا و شتێکی دیاریکراو نەبێت بەڕەخنەیە لەسەر تۆ. باسێکی ئەو ئیشەم بۆ بکەیت. من لە درێژەی کارەکانمدا کۆمەڵە تێکەزگەلم هەیە لە ژێر ناونیشانی ورەوردا بڵاوان دەکەمەوە. ورەور بەڵێ زنجیرە بۆ مەورەوری 1 2 3 4 وی لە ئاخری کە لە ئێستادا بەلانی کەم و نزیکەی 200 زنجیرم ئامادەیە. بەڵێ زۆر باشە. بابەتی ورەورانە کۆمەڵێک پەیامی کۆمەڵایەتی جوانی هەدەف پێک کە یاریدەدەی کۆمەلگا ئەدا بۆ ڕێکردنەوە. بۆ نمونە یەکی لەو پەیامانە کە من لە یەکی لە زنجیرەکان دایگەێنم تونند و تۆڵکردنەوەی پەیوەندی خێزانیەکانە. بەڵێ کە ئەوە ئێستا بەداخەوە کێشەیەکی زۆرە. دوو ئاراستەکردنی گەنجە بۆ ئەوەی ئەم با بڵێن یەکترگرتن و ئەم بەرەڵاکردن و ئەم هێنان و ئەو بردن و ئەوانە یان با بڵێن ئەم بە زمانە با بڵێن مجتەمەعەکە قسە بکەین، ئەم یارگۆڕین و کەپڵ گۆڕین و خۆشەویست گۆڕین و ئەو بابەتانە نەمێنێت. باشە ئەم پەیامانی تێدایە. ئینسان ئەگەر بێت و لە ژیانی دەتەنایە کەسی خۆش بێت و بۆ ئەو بژیت، ئەمە ژیانێتی بەم شێوازەیە. کەسێکیش کە ئەم دەست و ئەو دەست و ئەو بکات و ئەو بکات ژیانی بەرەو هەڵدەرەچێت. لەبەر ئەوە لەم بابەتی زنجیرە ورەورانەیە ئەم هەڵا باوانەی ناو کۆمەلگا کە خەریکە ئەبێتە خوو، خەریکە بێتە نەریت،
من هەوڵێم ئەو بابەتانە ڕاست بکەمەوە بە زمانێکی ئەدەبی جوانی شیرین کە هەر کەسێک بیخوێنێتەوە حەز بکات دۆستێکی ئەزیزی نەسیحەتیەکە نەک بە زمانێکی تونت. بەڵێ واتە وەرەوەرەکان ئەتەوێت لە ڕێی وەرەوەرەکانەوە ئامۆژگاریە بگەێنی بە گەنجان بۆ زیاتر گەنجان ئامۆژگاری ناچکە لەبەر ئەوەی کاتێک کە تۆ ناوێنەی ئامۆژگاری پەشێوخان واقعەکەوە لە ئێستادا مناڵ تەنانەت ئامۆژگاری لە دایک و باوکی خۆشی وەرناگرێت شتێک چوە قاڵبی ئامۆژگاریەوە نەمەتێکی با بڵێن ڕقی پێوە دیارە. من وەکو پێشنیارێکم بۆ ئەمێ پایانێک بگێنم ئەمە باوانە بێ ئاوا بێ وەکو پێشنیارێکم بۆ ئەو کەسی کە خوێنەرە نەوەکوکو نەسیحەت وەکو ئامۆژگاری شکە کە چۆ قاڵبی ئەوە کەسی گر تۆ نەسیحەتی ئەەکەیت چۆن ئەڵێیت معقدیەک دروست ئەکات لەگەڵ پەیامەکەتدا هەست ئەکات تۆ خۆت بە گەورەی ئەو ئەزانی خۆت بە شتێک ئەزانی لەو عاقڵتر نە ئەمە ئەوە نییە مجرد من پەیامێکم هەیە ئەمەوێت بە شێوازێک پێشنیاری بکەم نەک وەکو ئامۆژگاری. زۆر باشە باسی نووسینمان کرد بە بڕۆینە لای شعر بزانین سەرەتای نووسینی شعری کاکتوانە بۆ کەی ئەگەڕێتەوە شعرانە کە نووسیوتە زیاتر سەرچاوەکەی چی بووە چۆن بوو زانیت کە ئەنی ئەو بەهرێتیایە. سەرەتا شعر لای من گاردنی ئەو پەیامە ڕوحیانەیە کە ئینسان ناتوانێت بە زمانێکی ئاسایی بیانگەیەنێت. باشە من تقریبا با بڵین سەرەتای نووسینی شعر مەگەڕێتەوە بۆ ساڵی پێش 2010ەکان 2009 لەو بابەتانە سەرەتا من هاتم دەستم کرد بە خوێندنەوەیکی باش لەسەر شعر لەسەر شعرەکانی ڕابردوو لەسەر هەتا تەنانەت لە ئەرستۆ و سقراطیشەوە دەست پێ هاتم. سەرەتا من بە ڕخنەگرتن لە شعر دەستم پێ کرد بە هەڵسەنگاندنی شعر دواتر هەستم کرد کۆمەڵێک پەیامگەل هەیە کە با بڵێن ئەو شاعرانی کە من بابەتەکانیان بۆ هەڵەسەنگێنم کۆمەڵێک پەیام هەیە ناگەێنرێن نەگەێنراون یان بە کاڵوکرچی ئەگەێنرێن. باشە خۆم تەواوکەری ئەو تێکستانم ئەنووسی تەواوکەری ئەو پەیامانم ئەنووسی دواتر وای لێ هاوسێرم کرد کۆمەڵێک بەرهەم هەیە کە هەستەکەم شیاوی ئەوەی بڵایم بکەمەوە واتە لە بابەتی سەرەتا بە ڕخنەی ئەدەبی دەستم پێ کرد سەرەتا بە قوڵبوونەوە لە جۆرەکانی شعر وەکو پێموتی لە سەردەمی ئەرستۆ سقراطەوە کە پیا هاتووم هەتاکو ئێستاشی لەگەڵ خوێنەرێکی زۆر باشی بەڵە بێگومان تر دوای ئەوە کۆمەڵێک بەرهەمی خۆم هەبوو تۆمارم کرد بە شێوازێکی جوان لەگەڵ ستافێکی ڕێکوپێکدا واکردم بەو بەرهەمانی کە ئێستای بینم. زیاتر ئەو بەرهەمانی ئەیخوانیتەوە سەرچاوی کوێن چ بەرهەمێک زیاتر ئەخوانیتەوە حەز بە خوێندنەوە چ جۆرە کتێبێکە؟ بێگومان بۆ کەسی نووسەر پەشێوخان هەموو جۆرە بابەتێک گرنگە بابەتی پەروەردەیی بابەتی با بڵێن تەندروستی هەتا تەنانەت بابەتی فیزیایی گرنگە تۆ نووسەر ئەبێت کەسێک بێت لە هەموو بوارەکانە شارەزایی هەبێت بەڵام ئەو بابەتانی کە من زیاتر با بڵێن جەختی لەسەرەکەمەوە بابەتە دەرونیەکانە بابەتی علم النەفسە بابەتی تەنمیە بەشەریات چکە تعاملی من لەگەڵ ڕۆحە لەگەڵ ئینسانێتە لەگەڵ مێشکە لەگەڵ دەروونە لەگەڵ قۆڵای ڕۆحە بۆیە من پێویست نییە زۆر لە بابەتی فیزیا و کیمیا ئەو بابەتانەیە شارەزابم زیاتر بێت لەو بابەتانەیە شارەزابم کە پەیوەندی بە ڕۆحەوە هەیە بە ڕامکردنی دەرونی بەرامبەرەکەتەوە هەیە. باشە لەبەرەوە زیاتر من لە بابەتە نەفسیەکان ئاخوێنمەوە. واتە لە زیاتر لە چ فۆرمێکی نووسینیشە ئانووسی؟ من خۆم لە بابەتی ستایلی نوێگەری ئانووسم. ستایلی نوێگەری ستایلێکی جوانە ستایلێکی شیک و سەردەمیانەیە کە لە ئێستادا هەستەکەم پێویستی کۆمەڵگەی و پێویستی ڕۆحی با بڵێن ئەو کەسانەیە کە لە تەمەنێکدان تێکستیان بەداوە جوانە و چێژی لێبینن. زۆر باشە با گوێبیستی تێکستێ بین ئەگەر ئەرگ نەبێ بۆ تۆ؟ زۆرم پێخۆشە خۆشحاڵم. زۆر باشە ئەرگنێ کاری خۆمانە دەستە خۆش بێ. سپاست دەکەم. ئەو کیژەی سپێ ڕۆژێ خوددا بەمنت ئەبەخشێت لە ئێستاوە پێت دەبێژم دەرد و بەڵات لە من کەوێت خۆ خاتونم ئەگەر خواکردێکی ژۆڵەی گوندێک بیت زۆرم لا خۆشە گشت سوێدان من کاوڕەگەلت بۆ دەگرم تۆش بەدەستانت بیان دۆشە ئەگەر ئێستاش
ئەگەر ئێستاش لەو باکوور و ڕۆژئاوایە ژیان بکەیت بێبەرگری خۆم ئەدەم بەدەستی تۆوە وڵات تێمە کوردستانت بۆ دەخوێنم هەموو دەمێک لە بەرخۆوە ئەگەر کیژە هەولێری بیت ئەگەر کیژە هەولێری بیت ئەو دڵە پاک و بێخەوشەت بۆ پڕتر ئەەکەم لە جوانی هەرچی خەمتە ئەیبم بۆ خۆم گەر خاتونێ خۆشکەلام بیت لە شارەکەی سلێمانی خوا نەکردە لە غەریبی ژیان بکەی ئەتێنەوە بۆ ئێرانە ئاخر گیان منت هەبێت چی داوە لەو هەندەرانە شیری وەگڕۆح ئای چەند ڕێکەوتێ جوانە بێت خانمێکی نەرمنی ڕۆژهەڵاتم بیت بۆت ئەبمە هێمنی هێمن چۆن هێڵم بێشەری تەڕ و تازە بیت ئەگەر کچێ هەڵەبجە بیت ئەبمە گشت کەسە دیارۆکەم هەر وەکو عومەری خاوەر ئەدووشم بە باوەشەکەم وای چەندە خۆش ئەدلاوێنم خوێنی گیانت هەورامی بێ ئەو دڵە بە جۆش و تەڕەت لە پیریشدا ئەبێ وەک تافی لاوی بێت کورت و بخۆت لە هەر جێبیت بە کام زاراوە بانم بکەی هەر بە گیان و وشەی شیرین وەڵامەدەم لە ئێستاوە باوەشێکی بە هەشت ئاسات بۆ چێەکەم بەڵێ نەدەم زۆر سپاس دەستە خۆش بێ دەستخۆش کاک توانە قەت بۆ شعرێک بۆ کەسێک بنووسی یاخود بەماناکەی تر ئیلهامی شعری کاک توانە چییە کێیە کەسێک هەیە تۆ بە تایبەت بڵێ من ئەم شعرە بۆ ئەو ئەنووسم بەڵێ من پرسیارەکە دەکەم بە دوو بەشەوە بەشێکی یەکەمیان ئیلهامی شعرەکانی من پێشتر باسی ئەوم کرد ئەبێ شاعریان با بڵێ نووسەر لەناو عمقی خەڵکا بێ لەناو دەرونی خەڵکدا بێ من زۆر جار تێکستێکم نووسیوە کە واتە تۆ بۆ زۆربەی کەس ئەنووسی بەڵێ خۆم بە لە جیاتی داناوە لە بری کەسێکی تر بە نمونە من مناڵم نییە باشە بەڵام تێکستیشم هەیە بۆ مناڵ کاتێککە تۆ گوێی لێگریت و هەستەکەین بۆ مناڵەکەی خۆم نووسیەوە بەڵام بۆ مناڵی کەسێکتر نووسیوە چۆن کاتێک لەگەڵ هاوڕێک تا دانیشی سێرەکەی تەسەوری چۆنە بۆ مناڵەکەی چەندێک خۆشیەوێت چەنە گرنگە بۆی چەندێک ئێوە نازی بکەشێت چی بۆ بکات چی بۆ نەکات با تو مناڵم نەبێت ئەتوانیت لە ڕوانگەی ئەو ئەقلەتی ئەوە ئەو خەیاڵاتی ئەوە ئەو حەزی ئەوە تێکستێک بنووسیت لەبەرەوە سەرچاوی ئیلهامەکانی من شەر نییە ئافرەتێک بێت کە لە ڕۆحی خۆمدا بژی باشە لەوە ئەچێت با بڵێن لە ئەنجامی قسەکردن و گفتوگۆکردن لەگەڵ کەسێکی وەکو بەڕێستا وەکو سین و ساد و جیم و ئای من ئیحساسێکم دۆزی و بتوانم بیکەم بە شەعر ئەمە ئەوە وەکو مەسەلەی معجبم بە تێکستەکانی کێ یاخۆت کێ بە مامۆستای خۆمەزانم بێگومان کۆمەڵە کەسێ مامۆستا و قدووەن بۆ ئەدەبی کوردی یەکە لەوانە شێرکۆ یەکە لەوانە هێمن یەکە لەوانە نالی مەحوی و عەبدوڵڵاه پەشێ و زۆر کەسی تر بەڵام ئەمانە هێندە ناویان وتراوە سواون ئەگەر منیش نەیڵێم ئەوانە هەر مامۆستان هەر قدووەن بەڵام من وەکو خۆم بەڵێ بێگومان من وەکو خۆم معجبم بە دوو کەسێکێک لەوانە کاگ ڕابەرژیلوانە گەنجێکە ڕاستە لەسەر ئاستی سۆسیال میدیایە با بڵێن بەناوبانگ نییە بەڵام من دیوی ناوی ناوەی ڕابەر ئەبینم ئەزانم ڕابەرەگە دەستگیرۆیەکە بێت بۆ ئەوەی کە تێکستەکانی کۆ بکرێتەوە یارمەتی دەرێکە بێت کەسێکی سەرکەوتوو باشی لێ دروست ئەبێ کاتوانێت نەک بەردێک چەند بەردێک بخاتە سەر کەڵکی هونەری کوردی ئەدەبی کوردی خزمەتێکی جوان بکات ئەمە وەکو با بڵێ معجببوون بە تێکستەکانی فلان و فیسار باشە وەکو ئەوەی کە من کێ بە مامۆستای خۆم بزانم دیسانەوە کەسێک کەم نەمێ باسی بکەم کە سایەتێک نییە ناسرااو بێ لە سەراسی سۆسیال میدیا بەڵێ ئەویش بەڕێز کاکتوانە نژمەدینە کە تێکستەکانی بڕێک جار لە هەندێک شوێن بە با بڵێن بە لەژێر ناوی پورزایە بڵاوەکرێتەوە ئەم کاکتوانە یەکێک لەو کەسانی کە بەڕاستی هەوڵێکی زۆری لەگەڵ مندا داوە بۆ یکەم بتوانم تێکستەکانم بە شێوازێکی جوان پەرە پێ بم زۆر جاجاریوە هەبوو بە درێژایی 4 بۆ 5 ساعت تێکسی بۆ مخوێندۆتەوە و من بۆ ئەوم خوێندۆتەوە ئیرشاداتی یاومەتێ لە هەر شوێنێک هەڵەیەکم هەبوو بێ بۆ ڕاستکردومەوە پاڵپشتی بێگومان ینی هەندێک جار
با بڵین تەنانەت لەسەر یەک وشە محاسبێکی باشی کردو عقوبەی هەبووە شتی هەبووە بۆ لەبەرەوەم بە مامۆستای خۆم ێزانم لێرە چاوی ماچەکەم و سوپاسیەکەم. ئەی خێزانەکەت کاکتوانات چۆن بیرۆکەیان چۆن بوو بۆ ئەوەی کە تۆ ئاوا ئێستا گەنجێکی شاعیری؟ بێگومان پەشیوخان ئێمە لە بنەماڵی ئێمەدا هەر کەسە و باڵێن هەز مەجالێکا بێویش کار بە هەمومان پشتیوانیەکەی زۆر باشە بۆ لەبەرەوەی هەر یەکێکمان کاتێ بە هەر ئاراسێکدا بڕوات بە ئاراسێکی هەندە هەڵەدا ناڕوات کە خێزانەکەمان نەتوانین سەپۆرتی بکەین قبولی بکەین. من سوپاس بۆخوا کەسانی کە لە چواردەور من لە خزم لە کەس و کار لە هاوڕێ سەپۆرتێکی باشی بەرهەمەکانیان کردووە منیش بە شێوازێکی سەردەمیانەوە لە کوپێ کارەکانم کردووە نەک بە شێوازێک کە کۆمەڵە کەسر ئیشەکەن. زۆر باشە زۆر باشە دەستیان خۆش بێ. کاکتوانە شاری کوردی هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە بینیوە بە حکمی خۆت لە مەجالەکەی کارەکەی کەسی باشە ناسی هاوڕێ و هاوکارت هەیە هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆیەوە بینیوە شاری کوردی؟ پەشیوخان بابەتی لە هەموو مەجالەکاندا لە هەموو مەجالەکانی ژیاندا گۆڕانکاری دروست دەبێت. گۆڕانکاری جیایە بەرەو پێشچوون جیایە. بۆ نمونە بە تەسەوری من لە بواری جلوبەرێکدا گۆڕانکاری زۆر ڕوویاوە جلوبەرگی کەسایەتێکی کوردی ئێستا لەگەڵ کەسایەتێکی کوردی کۆندا زۆری فەرقە گۆڕانکاری ڕوویاوە بەڵام ئایا ئەم گۆڕانکاری بەرەو پێشچوونە یا خودنا ئەمە زۆر گرنگە بیزانین. لە بواری شەعریشدا لە هەندێک مەجالدا بەڵێ بەرەو پێشچوون ڕوویداوە بەڵام لە هەندێک مەجای تردا لە هەندێک فەقرەی تری شەعردا گۆڕانکاری ڕوویداوە هەندێک جا گۆڕانکاریەکان جوانن باشە پێشکەوتویەکان هەمووی جوانن بەڵام گۆڕانکاریەکان هەندێکیان جوان بەڵام هەندێک گۆڕانکاری هەیە کە لە شەعردا کراوە جوان نین یاخود هەندێک گۆڕانکاری هەیە جوانە فعلەن بەڵام بە شێوازێکی گشتی بڵێ لە چاو لایەنەکانی تری ژیاندا من تەسەوورەکەم باڵێ لایەنی شەعری بەرەو پێشچوونێکی باشی بەخۆی بینیوە. ئەو گۆڕانکاریانە چییە کە بەلای تۆ جوانن کاکتوانە ئەو گۆڕانکاریانە چییە کە بەلای تۆ جوانین و بۆچی جوانین؟ بەڵێ بۆ نمونە کاتێک کە تۆ تێکستێکە نووسیت ئەم کۆمەڵە تێکستەیە ئەچێتە من ناڵم بیزەبت لە هاوشانی تێکستەکەی گۆرانیەکەی خاڵی ڕەشیددایە خاڵی ڕەشید گۆرانی بووکی ئێوارە ئەم تێکستە تێکستێکی جوانە لە قیمەدا لە لووتکەدایە ئەو تێکستانەی ئەچنە بابی وەسفکردنی ئافرەت بە زمانێکی شیک و جوان و حرمەتدانان بۆ ڕەگەزی بەرامبەر یاخود کاتێک کچێکی نووسێ بۆ ڕەگەزی نێر ئەمە بەرەو پێشچوونە جوانەکانن هەندێک تێکستی ئەچێتەوە بابەوە بەڵام هەندێک تێکستی تر هەیە هەر وەسفی ئافرەت ئەکات بەڵام بە شێوازێکی ڕوود بە شێوازێکی ناشرن کە وەکو ئالەتێکی چێژبینین ئافرەت بەکار ئەهێنرێت ئەم بەرەو پێشچوون و لە گۆرانیانەش نابێت گوێشی بۆ ئافرەت ئەوە بەڕاستی نابێت گوێشی لێ بگرێتەوە بێت سەپۆرتیشیان نەکەین و بەگشتدا چوونەوەمان هەبێت چونکە مستەقبەلە نەمە تەسیری سلبی دروستەکە لەسەر تاکەکانی کۆمەلگە و ئەو مناڵانی کە ئێستا گوێ لەو بابەتاناگرن سپێواتێکن ژیان وایە ئەبێ وەسفی جسمی ئافرەت بەو شێوازە ڕوتە بکرێت یاخود ئافرەت بەو وەکو ئالەتێکی چێژبینین سیر بکرێت. ئەمە لە کۆنیشدار هەبوو بۆ هەنێک گۆرانی هەیە لە کۆندا کە هەر گوێبیستی بووین ئێمە لەگەڵیا گەورە بووین هەر بە هەمان شێوەی ئەو قسانی توێ کە وەسفکردنی ئافرەتە بەڵام بە شێوەیەکی زۆر چۆن ئەڵێی وروژێنەر بەڵە هەندێک کات ئەم تێکستانە سەردەمێک بابیان بوو یاخود ێساش باوێتی بەڵام وەکو تعلیقێک سەیری ئەو بەتعلی بە چاوی تعلیق و ڕخنەوە سەیری ئەو جۆرە تێکستانە ئەکرێت لەبەرەوە ئەو جۆرە تێکستانە ئەگەر لە ئەم ڕۆژدا بکرێ بە گۆرانیش بە شێوازێکی جوان و ڕێک و پێکیش ڕۆژگارێک دێت خەڵک لە سەپۆرتکردنی پەشیمان بێتەوە لەبەر ئەو تێکستانە نەتیجەی نابێت و بابەتان نەتیجەی نابێت لە ناو کۆمەڵگەدا نامێنێتەوە. بەتەکیدی وە کاکتوانە بزانم بۆچی نازناوت نییە من نەمزانیەوە چونکە زۆرێک لە شاعیرەکان ئێمەوە ڕاهاتوین کە نازناوێکیان هەیە و ئەو نازناوش مەبەستێکی هەمیشە لە پشتەوە بووە یاخود ئەو نازناوە تەنها بۆ ئافرەتان ئەگەڕێتەوە بە حکمی کۆمەلگانی ئێستا سوپاس بخوا بەرەو پێشچوونێکی باش ڕۆشتە لە بوارەیە بەڵام سێرمان کردو لە کۆنا ئەو ئافرەتانی کە شعریان نووسیوە
بە ناوی نەخوازراوە خۆ بە نازناوێ شعریان بڵاو کردوێتەوە تۆ هیچ نازناوێکت نییەوە نازناو چۆن ئەبینی سە پێش ئەوستا باسی کردوتە ئەو بەڕێزە بە ناوی پورزە شعرەکانی بڵاو ئەکاتەوە چۆن ئەیبینی چۆنە خۆت نازناوت نییە؟ بەڵێ من وەک خۆم هەبوونی ناوی فازل لە پشتی ناوی تواناوە توانا فازل گەورەترین نازناوە جوانترین نازناوە بۆ توانە گەورەترین شانازیە بۆ من ناتوانم ناوی باوکم لابەرم نازناوێک بۆ خۆم دابنێم باوک کەسێکی زۆر زۆر بێگومان ئەمە یەکە وای لە من کردووە ناتوانم ناوی باوکم لە پشتی ناوی خۆم و لابەرم و هەمیشە شانازی پێوە بکەم و گەورەترین نازناوە لە ژیانی مندا ئەمە یەک دویش باوکت ماوە لە ژیاندا نەماوە یەکتیشمان نەبینی وەقت 13 ساڵیش بکە کۆچی دوایی کرد ڕۆحی شاد بەداخەوە ئەوە ژیانێکی تایبەتیە و شتێکیشناساییە تەبیە ئەزانی پەشێوخان ئەم جۆرە ژیانی من وای کردو توانە بگەێنێتە ئەم ئاستی ئێستا بەڕاستی من مادام بەرنامەکە بەرنمەیەکی با بڵین شخصیە زۆر ئاسایە کۆم لە پرسیاری شخصیش بکرێت ئەو شخصیش نەبوو بەڵام مەبەستم ئەوەیە با بڵین من لە تەمەنی مناڵیدا وەکو مناڵێک کەم ژیام لە تەمەنی مراحقیدا وەکو گەنجێک ژیام لە تەمەنی گەنجیدا با بڵێن وەکو خەریکە هاوەکو پیرێگەژی ئەم بەهۆی ئەو جۆرە ژیانی کە من تیاژیاوم ئەزمونم وەرگرتووە پەشیمانی بەڵام ئەو ئەزمونەش بە وای لێ کردووی کە تۆ ببی بەم توانای ئێستا بێگومان لەبەرەوە شتەکان بەو جۆرەیە من خۆشحاڵم بەو ژیانەمەوەک پێم وتی ناوی باوکم لە پشتی ناوی منەوە گەورەترین شانازیە دوای ئەوەش بەڕێی من ئیجابی نییە بۆ نمونە من نازناوێک بۆ خۆم دابنێم با نازناوێک بڵین کە هیچ شاعیرێک نێبێت بۆی تەشیر نێبێت کەسێک بۆی مە توانە ڕەنجەڕۆ ئەی باشە تۆ کەوتە توانە ڕەنجەڕۆ ئەو کاتە یەکەم ئەو جۆرە لە قەبانەی کە دائەندرێت کەسان ئەو کەسانە بۆ خۆیان دیدانێن کۆمەڵێک لە قەبی منکوبن داماون یعنی ناخۆشە هەرچێتە بابی ئەو ڕەنجەڕۆیەوە یەکەم من حەز ناکەم لە پشتی کەسایەتی تواناوە لە قەبێک هەبێت کە شکستی پێوە دیار بێت ئەمە یەک بیرۆکەیەکی باشە من قەناتم بە شکستنێ لە ژیاندا و دووەمینیشان تۆ کاتێک لە قەبێک بۆ خۆدانی ئەبێت تێکستەکانت لەو چوارچێوەیە بسوڕێتەوە تێگەی ناکرێت تۆ خۆت بیتوانە ڕەنجەڕۆ بەڵام کۆمەڵە تێکسیش بنووسی کە خۆشبەختی پێوە دیارە من تەسەوڕم وایە بۆیە هیچ ئەو لە قەبانە زانی چۆنە شتێکی ڕۆتینیە شتێکی لە سەردەمێکا باو بۆ بەڕێی من ێستا باونی ئەو کاتش کە باوە من لەو سەردەمەشا بژیامە لە قەبێکم بۆ خۆم دانانە قەنەعەتە بەڵێ من لەگەڵ ئەوە دانیم نەخێر زۆر باشە کاک توانە شعرەکانت زیاتر چی ئەنووسی خۆشەویستیە بۆ نەبووە ئێستا باسی ئەوت کردکەوتە من مناڵم نییە بەڵام شعرە نووسم بۆ مناڵ زیاتر حەزەکەی لەسەر چ بابەتێک بنووسیت؟ بەڵێ زیاتر تێکستەکانی من لەسەر با بڵێن سۆزداریە هۆکارەکەش ئەوەیە من لەمێ کاتێک تێکسێکە نووسم من پێم وتی تێکستم هەیە بۆ مناڵ بەڵام ڕاستە خۆ مناڵم نییە بەڵام کاتێک ئەینووسم لە کاتێکە ئەینووسم کە گوێم لە چەند کەسێک گرتبێت کە ئەحساسیان چۆنە بەرامبەر بە مناڵەکانیان ئەو شعرە بۆ نخبەیەک نانووسی بۆ عام ئەنووسی ئەوە بیرۆکێکی باشە کە ئەتوانێت هەر کەسێک شتەکانی تۆ بخوێنێتەوە خۆی تیا ببینێتەوە ئەوە شتێکی زۆر باشە لە هەموو نووسەر و لە هەموو کەسێکدا هەموو کەس شاعیرێکدا هەبێت تۆ ناکرێت کێشەیەکت هەیە کێشێکی عاتفیت هەیە بێی تێکستێک بنووسیت تەنها یەک کەس خۆی تێدا بینێتەوە ژۆ کەسی کە بۆ نووسیوە ئەبێ بۆ ئەوام بنووسیت لەبەر ئەوە من تێکستەکانم بەو جۆرەیە کە بۆ ئەوام ئەینووسم و زایدان وەک پێشم وتیت سەرچاوی ئیلهامی بەشێکی زۆری لە شعرەکانم ئەو کەسانەیە کە ڕۆژانە گفتوگوانەکەم و لقایان دەکەم ئەتوانم بڵێم بە ڕێژە پێت بڵێم لە سەدا 95 تێکستەکانی من بێخاوەنن واتە خاوەنەکان لە وجودی توانادا نییە بۆ کەسایەتێکی تر بنووسیوە بۆ کەسێکتر لە زمانی ئێوە بۆ کەسێکتر بنووسیوە من لەگەڵ ئەوەیەم بیرۆکێکی زۆر باشە کە تۆ بۆ عام بنووسی چونکە کە هەنێک کاتێک تۆ شعرێک ئەخوانیتەوە بابەتێک ئەخوانیتەوە خۆتی تیا نابینیتەوە پێم باش ینی هەنێک لە شاعیرەکان کە تۆ شتێک تایبەتەکەی بەیەکێ بڵاویشی مەکەرەوە تۆ بۆ کەسێکی ئەنووسی بە هەر ئەو کەسە ببینێ بەڵام کە تۆ بۆ عامد نووسی کە خەڵک خۆی تیا بینیەوە هەستەکەم ئەو زیاتر ئەچێتە ناو خەڵک هەر لەسەر و بابەتە پەشێوخان
من لەگەڵ بەشێکی باشی نووسەر و شاعیرەکاندا کۆنتاکتم هەیە لەگەڵ بەشێکی باشی لەو نووسەر و شاعرانی کە با بڵین سەرەتایانە دێتە ناو بواری ئەدەبەوە لەبەر من سەرەتاش بە ڕخنەی ئەدەبی دەستم پێ کردووە کۆمەڵە کەسێک کۆمەڵە تێکستم بۆ نێرە تەبان کە لێرە باسیەکەم بە خۆشی وتوی عینابێتە پاشەم لە باسکردن سێرەکەم حاڵەتێکی نەفسی ناخۆشی هەیە با بڵین کەسێکی خۆشویستوە خۆ لە دەستی داوە کۆمەڵێک تێکستی نووسیوە بێژگە لەو شەخصە هیچ کەسێکتر خۆی تیادا نبینێتەوە ئەمە هەڵەیە ئەکرێت تۆ لە با بڵین لە 100 تێکست کە تۆ هەتە بە درێژایی چەند ساڵ کە نووسی 3 بۆ 4 تێکست هەبێت شخصی بێ بۆ یەک کەس بەڵام بێ بابەتەکانی ترێت گشتی بن ئەو جۆرە تێکستانی کە بە شخصی بۆ کەسێکە نووسێت من ناوی نانم بابەتی ئەدەبی ناوێنم پرتۆبۆڵێک لەبەر خۆتەوە گلەی و گازندەیەک لە کەسێک ئەمە ناچێتە بابی دقێکی ئەدەبیەوە چێتە بابی بۆڵەبۆڵێکەوە گلەیەکەوە مانگرتنیەکەوە تووڕەبوونێکەوە زۆرجار تعلیقدانێکەوە لەبەرەوە من ئەوە بە شتێکی باش نازانم لە نووسەرەکاندا هەبێت زۆر باشە بە گوێبیستی تەکستێکی تربیم زین کاتوانە ئەگەر بتوانیت شتێکی تایبەت بێ بۆ مەسبۆ نمونە بۆ کەسێکە نووسی بێ بۆ دایک نووسرا بێ یا بۆ ئەگەر لات ئاسایی بە خۆشە چیت ئامادە کردووە ئێمە کێشەمانیار گوێبیستی بین و دەستە خۆش بێ کەواتە تێکستێکتان پێشکەش دەکەم کە بۆ دایکم نووسیوە باش سپاس دەکەم ژیت تۆ سیرکان چەندە بێ ڕەحمانە جوانە دایکی نازداری دولبەرم بێحاڵە بم کاتێک ئەڵێ ئازارێک هاتۆتە سەرم کۆنترین مەعشوقی منە ئەم خاتونە هەرگیز لێشم زویر نابێ لەم عەشقەدا هێ لێزانە بیرم نایات هیچ کاتێک بە من دۆڕابێ ئەو شیرینە کە ئەپەیڤێ جۆرێک تێکەڵ بە خوێنە بێت و ئەکات حەز و شەیدایم بۆ دنیا بە جۆشتر ئەبێت شاری لەم کردۆتە بەهەشت بە بۆی هەناسە و باوەشی بۆیە لای من گرنگ نییە خۆشەیانە هەوا و کەشی هەوا و کەشی زۆر سپاس سپاس بۆ تو دەستە خۆش بێ سپاس دەکەم سپاس بۆی باش سپاس کاکتوانە شعر پێویستیە یا خۆت حەزە پەشێڵخان من ناڵێم شعر ئەچێتە بابی نان و ئاو و واتە جێگرەوەی هەموو شتێکە لە ژیانی ئینساندا هیچ شتێک جێگرەوە نییە تو ئەگەر سەرۆت و سامانێکی دنیاشتە بێ زۆر کات کەسێکەڵێ پارە هەموو شتێکە ئەگەر پارەکەت بە خامی هەبێ لەبەر دەستدا ئەم پارەیە هەر پارە بێت بینا نەبێت سیارە نەبێت خواردن نەبێت جلوبەرێک نەبێت هیچ ئیسفادەیەکی نییە با پارەکە هەبێ بەڵام ئەگەر تۆ نەتوانی شتێکی پێ بکەیت هیچ سوودێکی نیە پارە بەتە نییە لەبەر ئەوە پارە بوو گرنگی خۆیەوە کە زۆر کەس لە پارە زۆشتە یان هەموو شتێکە هێشتا ئەم پارەیە ناتوانانی بڵیت جێگرەوەی هەموو ئەو پێویستیانی مرۆڤە کەواتە شعریش بەڵێ کەواتە شعریش من نامێ بەو زمانە وەسفی بکەم مبالەغە بێت لە تعبیرەکەمدا کە بڵێم پێویستێکی گرنگی کۆمەڵگەیە بەڵام ناشکرێ بڵێ پێویستێکی ناگرنگە بە نمونە کاتێک کە تۆ ڕۆژێک بێتاقەتیت سوار سیارەکە دەبیت بەدەم ڕۆشنەوە گوێ لە گۆرانیەک ئەگریت ئەمە شعرە کراوە بە گۆرانی زۆر ڕاستە باشە کاتێک کە تۆ لە ماڵەوەی بێتاقەتیت ئەگەر سیر بکەیت زۆربەی کاتەکان ئەو کەسانی کە تەنیان یاخۆ دڵیان توندە یاخود شادن لە هەنگێکدان گوێ لە گۆرانی ئەگرن ئەم گۆرانێ پێشەوەی گۆرانی بێ شعرە کەواتە بۆ ئاسوودەکردنی دەرونی ئینسانەکان بەڵێ شعر پێویستە بۆ گاندنی پەیامگەلێک و بۆ خاڵیکردنەوەی دەرونی ئینسانەکان پێویستە بەڵام زۆر کەسەیە وا تێگات کاتێک ڕۆژانە گوێ لە گۆرانی ئەگرێت و پێی ئەحوە نەبێتەوە پێی دڵخۆش ئەبێت وەکو گۆرانی سێری ئەو تێکستە وەکو گۆرانی سێری ئەو بەرهەماکە وەکو شعر سێری ناکە بەڵام لە واقعدا ئەو گۆرانیە پێشتر شعر بووە ئەبێت درک بۆ بکەی پێشتر شعر بووە ئەگەر شعر نەبووبایە نەئەکرا بە گۆرانی کاتە کاتێک کە تۆ چێژ لە گۆرانیەک ئەبینیت مەفروزە بزانی لە 150 تۆ چێژ لە شعرێک بینیەوە بەڵام لێ بپرسیڵە وەڵام من گوێم چیەکەیت
بەڵا گوێ لە گۆرانی ئەگرم واتە ناڵی گوێ لە شعرێک ئەگرم کە کراوە بە گۆرانی ئەڵێ گوێ لە گۆرانی ئەگرم زۆر کەسێ هەر بیری ئەوەشی نییە کە ئەم گۆرانیە شعرە بووە لەبەرەوە بۆ ئاسوودەکردنی دەرونی ئینسانەکان بەڵێ شعر گرنگە یەکێکە لەو پێویستیانی کە زۆر جارە چێتە بابی با بڵێن دڵدانەوەیەکی باشەوانێ بەڵێ یەکێکە لەو بابەتانی کە گرنگە بۆ ژیانی ئینسان بەڵام لە شتە گرنگە ئەساسیەکان نییە بە ئەوە بزانی لە ئێسادا نان و ژیان و خۆشگوزەرانی کۆمەڵشتی تر گرنگە بەڵامانە ئەوەش نێ ناگرنگ بێت هیچ شعرێکت کراوە یاخود تێکستە کراوە بە گۆرانی لە ڕاستیدا پەشێوخان من شعر کاتێک کە تۆ ئەینووسیت شعرە کاتێک بەدەنگ تۆمارێکیت پلەیەکی بەرزتری شعرە میوزیکێکی بۆ دانیت بەرزترە بێتەوە کاتێک کە ئیکەی بە میکس و ماسیرین بۆکەی بەرزتر بێتەوە کاتێک ڤیدیۆکی گرافیکی بۆکەی ئەچێتە شەرێکی متەکاملتەوە کاتێک کلیپێکی بۆکەیت ئەبێتە شەرێکی کامل باشە من توانیومە لە تێکستەکانمدا بەهۆی ئەو ستافەی کە هەمیشە لە پشتی من بوون سوپاسیانەکە مامۆسایسین کاکە شازاد تراکستۆدیۆ کە ئەوانە بەبێ هەستکردن بە ماندووبوونی شەکانی من ئەەکەن توانیویانە ئەو بابەتانەی من با بڵێن لە ڕووی شعریەوە کەم و کورتیان نەبێت بۆیە من حەزەکەم تێکستەکانی من بە شعری بمێنێتەوە نەک بکرێ بە گۆرانی وە ئەگەر کەسێکیش هەبوو بێت چەند کەسێک هەبووە کە داوای تێکستیان کردووە بیکەن بە گۆرانی بەڵام من هەریەکان بە بیانوەیەک ئیزنم داوە لەبەر ئەوە یەکێک لەو تایبەتمەندیانەی کە پێویستە لە ئەو هونەرمەندەدا هەبێت کە من تێکسیە دەمێت ئەبێ خاوەنی پلەپایەکی کۆمەڵایەتی ئەخلاقی جوان بێت لە کۆمەڵگەدا لای خەڵک بۆ نمونە من شانازی یەکەم کەسێکی وەکو خالید ڕەشید تێکسیم کا بە گۆرانی شانازی یەکەم وەکو کۆمەڵێک نەژمەدینی غوڵامی کە لەگە ستایلەکەمیشان ناگونجێت بەڵام یاخود لەم هونەرمەندە تازانە کۆمەڵە کەسی تایە کە سەعاتی جوانن ئینسانی بەڕێزن لە کۆمەڵگەدا خەریکی هونەرن لە بەڵە لە پشتی هونەرەکانەوە خەریکی شتانێکی ترنین خەریکی تیجارەت و خەریکی ڕگەزی بەرامبەر و خەریکی فڵان و فیسار و شت نین ئەمانە کە سەعاتی جوانن ئەمانە ڕێ نەکەوتوە داوای تێکست بکەن بەڵام کۆمەڵە کەستری کە داوایان کردووە یەکێک لەو هۆکارانەی کە وای کردووە من ئەو داوایان مەقبول نەبێت ئەوە بۆ کە خاوەنی کەساتێکی جوان نەبوون لە کۆمەڵگەدا من تێکستم هەیە بۆ مناڵم نووسیەوە بەڵێ کراوە بە گۆرانیش و شانازیشی پێواکەم پێم خۆشە تێکستێکی مناڵانم بکرێ بە گۆرانی بچێتە لای خەڵک بەڵام پێم خۆش نییە هونەرمەندێک بێت تێکستێکی مکا بە گۆرانی دواتر لەسەر ئەساسی ئەو تێکستەی من خۆی دروست کات و منەت کا بەسەر کۆمەڵگەدا بەسەر خەڵکی فەقیردا بەسەر ڕگەزی بەرامبەردا و لەو بینەشدا من هیچم بۆ بمێنێتەوە هیچ پێویستیم بۆ نیە کاتێ من شعرەکانم بە شێوازێک بڵاو کردوێتەوە لە ڕووی شعرەوە کەم و کورتی نەبێت و هەموو قۆناغەکانی پێ بریوە تا گەشتۆتە با بڵێن ڤیدیۆ کاکتوانە چۆن بەرهەمی شعریت هەیە بڵێم چاپکراو بە یاخۆی ئێستا باسی ئەوت کرد کە تۆماریانەکەی ئەم بەرهەمانە چەند بەرهەمت هەیە و نوێترین کارت چییە؟ بەڵێ بەرهەمەکانی من دوو ئەلبومی شەریم هەیە کە هەرێکان پێکاتۆ لە چەند تراکێک و زائیدەن کۆمەڵێک بەرهەمی تری شەریم کە بە دەنگ تۆمارم کردەوە بە ڤیدیۆگرافی بڵاوم کردوێتەوە و لە ئەکاونتی تایبەتی خۆم لە پێیجی تایبەتی خۆم لە فەیسبوک و لە یوتیوب بڵاوانەکەمەوە دوو ئەلبومەوە لەگەڵ زایدن کۆمەڵێک بابەتی تری کە ناچتە بابی ئەلبومەوە بە شێوازێکی سەر بە خۆ بڵاوم کردوێتەوانێ بەڵام وەکو مەسەلەی بەرهەمی ئەدەبی وەکو دیوان وەکو نامیلکان نەم کردووە بەڕاستی مەبەستیشم نەبووە لەبەرەوەی خوێنەری ئێستا زیاتری گوێگرە نەک خوێنەر بێت بەڕاستی ئەگەر بێت و تێکستێک تۆ بۆی نەکەی بەدەنگ میوزیکێکی باشی بۆ نەکەی میکسوماسینێکی باشی بۆ نەکەی ڤیدیۆکی جوانی بۆ نەکەی ژێرنووسیشی بۆ نەکەیت زۆر کەسەیە تااقەتی نییە گوێ لێ بگرێت خوێنەرمان کەم ماوە ماوەیەکی ترە خوێنەرەژەوە بە بینەر فعلەن ئێستا من زۆر جار کاچم بۆ ئەو کتێبخانەی کە بەردەوام سەردانێنەکەم کۆمەڵە کتێب هەیە لە سوچێکی کتێبخانەکەەوە هەڵدراوەتەوانێ ئەڵە دانەی بە 1000 دینار من وەکو نووسەرێک بەڕاستی جەرگم ژانەکات چۆن ئەبێت ئەو کتێبانە لەوێ فڕێ بدەن تەماشاکەیت
یەک لا دیوارن هەڵاوەتەوە هەمووی بای 250,000 باشە بۆ لەبەرەوە نامێ بەرهەمەکانی من وای لێبێت و پێشم ناخۆشە بەرهەمی هیچ کەسێک وای لێبێت لەبەرەوە قەناعەتم بە ئەوە نییە لە ئێستادا بابەتەکانم بکەم بە نامیلکە یاخود بە دیوانێک بەو شێوازە بڵاوێکەمەوە کە پەیامەکان گاتە کۆمەڵگە بە شێوەی ڤیدیۆی گرافیکی و سەوت و بەو شێوازە واتە تازەترین بەرهەمت بەو شێوازە بەڵە من هەسەرەتاوە دەستم پێ کرد تاوان ئازاتی خۆشم نەبوو ئازاتی ئەو ستافە بوو کە لە پشتی کارەکانی منەوەن هەمیشە من سوپاسیانەکەم بەڕاستی منەتم پێیان هەیە زۆر هیلاگە من پێمەوە بۆیە من هەر لە سەرتاوە بۆ ستایلە دەستم پێ کرد و ئیشەڵا بەرەو کاری جوانتریش کاکتوانە ببوورە من کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوە چ شتێکە حەزکی باسی بکەیت دوای ئەوەش کۆتا شعری خۆتمان پێشکەش بکەیت سوپاسانەکەم سوپاس بۆتان جارێکتر سوپاس بۆ بینەرانی ئەزیز و خۆشەویستان هەرچەنە کاتی بەرنامەکە ئەوەنە نەبوو کە بتوانین کۆمەڵە پەیامی جوانی ئینسانی نووسەریانە با بڵێین سەردەمیانە بگەین بە بینەرانی خۆشەویست ئیشەڵا با بەرهەمەکەت ئامادە ببێ ئیشەڵا بەرنامەی تر ئەەکەین لەسەری لە نێو کاتژمێرێکدا ئینسان ناتوانێت گۆڕانکارێکی گەورە بکات لە کۆمەڵگەدا هەمیشە چونکە پەیامی نووسەرەکان پەیامی شاعیرەکان پەیامی ئەو کەسانی کە ئەنەوی ئیسلاح و چاکسازی بکەن لە کۆمەڵگەدا بە نیو کاتژمێر ناگەێنرێت بەڵام هیوادارم شتانێکمان نەوتە بێ شتانێکمان باز نەکرد بێت کە تاسیری سلبی هەبێت لەسەر کۆمەڵگە و شتانێکی باش بەڵێ سواز هیوادارم منیش ئەوەی کە بینەری خۆشەویست بیستە بێتی ئەوەی کە من و تومەوانی شەرەوەیان بیستە بێت سوپاسیانەکەم سوپاس بۆ کاتی کە پێیان باشین سوپاس بێ وەستا بۆ ستافە خۆشەویستەکەتان ئەرکتان کێشا و هیلاکمان کردن بەڕاستی زۆر سپاس با من خۆ حافیزی بکەم و دوای ئەوە دوا بەرهەمی خۆتمان پێشکەش کە و کۆتایی بە بەرنامەکە هێنین زۆر سپاس بۆ نووسەر و شاعری لاو کاکتوانە فازل کە ئەمڕۆ لای ئێمە میوان بوون و زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرهەمەکانی دۆلفینسی تا بەرنامەیەکی تر هەر شاد بن. مەڕۆ لە کار ڕۆژێدا بێت لە ناو فۆتۆوێنەیەکدا ببینی خاتوونێکی تر لە باوەشمان خۆی بەعەدا مەڕۆ ڕێمەدە مەلۆتکەی کچێتر پێم بێژێ بابا مەڕۆ ئەم شێتی هەتا لە ناو کاسی سەرتی لابە مەڕۆ کەت نێگەنەیتەوە بەخوا دڵم لە مشتمایە با منیش کۆڵ دەم لە وشەی توخوا بمێنەوە تکایە مەڕۆ ئەزانم زۆر ئەژیم ئەم هەموو شەوی تەمەنەم با لە تەکما هەر تۆ هەبیت خاتوونەکەم جارێکتر تکام لێت هەیە مەهێڵە وەم ببی و نەبیت بمێنەوە لاساری مەکە لەگەڵما سپەی دڵەکەت ئەگۆڕێت ئەزانم ئاما نامێنیت لاساری مەکە لەگەڵما سپەی دڵەکەت ئەگۆڕێت ئەزانم ئاما نامێنیت کچێتر منت لێبەرێت بە دوو ئەژنۆت ئەبێ هەر کاڵە بشکێنیت زۆر سپاس بۆ تۆش دەستە خۆش بێ دووبارە. با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.